بۆ کوێیەتی ئێستا؟ ئەچم بۆ خوارەوە. ئەچی چیەکەیت؟ ئەچم کارتی ئینتەرنێت سیستم تێم. ئەها کارتی ئینتەرنێت هەسێنی مۆزایەکی بۆ جووت؟ ناوەڵا کارتی جوود نییە. کاتی جوود نییە. ئەی ڕۆژانەمە چی پێەکەیت؟ هەڵا ئاوی پێوین بۆ وڵاخ و ئیشی خۆمان پێکەین. وڵاخەکان لە دوورن؟ بەڵێ. بەمە تەنکرت لێ بەسن؟ بەڵێ. باشە. ئەی وڵاخەکان لە کوێن؟ ئیسا لە ماڵن. لە ماڵەوەن. کە بەمە ئاوی بۆ ئەبەن مەبەستم وایە دووریانە خەنەوە لە ئاوایی؟ بەڵێ. باشە چیانە دەنێ ئێستا هەر گشتگیای خۆن بەڵێ هیچیان نادەین ناوەڵا. ئێوە وڵاخە بەرزتان هەیە ڕەشە وڵاختان هەیە؟ هەر مانگای کوردی مانگای کوردی مانگای کوردی. ئەی بۆ مانگای هین ڕناگرن مانگای فرێزی و مانگای گامێش وەبانە؟ وەڵاوانە بە عەمەل لێمە نایە. بۆ؟ ئەوانە خزمەت وشتی زواگەرەکە. باشە لە خوێندنە با بزانم چی خوێندووە؟ هەتا پێنجی سەرەتایی. پێنجی سەرەتایی. بۆ نەتخوێندووە هۆکارەکەی چی بووە؟ وەڵای خۆم حەزم لێ نەبووە تربازم یاوردە. ئاوا ئەی ئیش و کار چیەکەیتەوە بە تۆ مەشغوڵە بێت؟ وەڵا من و برایەکم من ڕۆژێ شوانمەوە هیچ ڕۆژێک تراوە. شوانیەکەن شوانیەکەن. ئەی تراکتۆرەکە ئیش و کار وشتی پێکەن کاتی جووت؟ بەڵێ. من و باوکم ئیشی پێکەین. یعنی جوتیاری باشی؟ بەڵێ. لێ باشە ئەی لەگەڵ ڕۆژوە چۆنی؟ وەڵای ڕۆژوو ناگیرێ شوانی. لە شوانی؟ بەڵێ ئیمڕۆ شوانی بۆتان بەڵێ. ئەو ڕۆژێکی شوان نەبێ ئەو ڕۆژێکی نۆبەت نەبێ بچی بۆ شوانی. ئەو ڕۆژە لەو کابیگرم. بەڵێ ڕۆژ ئاگریت؟ بەڵێ. سەرکەوتوو بیت سەرکەوتوو بیت.